ماشەڵڵا لەو دنیاە داشتی سەیر و سەمەرە هەیە. دەڵێن لە پیاوێکی جگەرە کێشان پرسیوە باشە پێ مناڵی سوودی جگەرە کێشان چییە؟ گوتوویەتی سوودەکەی ئەوەیە شەو تا بەیانی هەر کۆخۆکۆخمە و خەوم لێ ناکەوێت یەک دز ناوێرێ بێتە ماڵەکەم و بە پەنای ماڵەکەمدا بڕوات چونکە هەموو شەوێ بەخەبەرم و هەر کۆخەکۆخم دێت. کوڕە بەو شتانە خۆت مەخەڵەتێنە، وەرە با پێت بڵێم چۆن واز لە جگەرە کێشان دەهێنێت، وەرە لەگەڵم. خاڵی یەکەم بۆ ئەوەی واز لە جگەرە بێنی بیر بکەوە خوای پەروەردگار تۆی بۆ خۆکوشتن دروست نەکردووە. بە پێی قسەی دکتۆرەکان جگەرە کێشان خۆکوشتنێکی هێواشە. بە پێی راپۆرتێکی تەندروستی جیهانی کە لە ساڵی 2020ەوە بڵاو کراوەتەوە دەڵێ ساڵانە 10 ملیۆن کەس لە جیهان بەهۆی جگەرە کێشانەوە دەمرن. ناترسی تۆ یەکێک بیلەوانە؟ خاڵی دووەم ئاگر لە ماڵی خۆت بەرمەدە. خوای پەروەردگار ماڵێکی پێداوی وریابە لە حەڵاڵدا سەرفیکە چونکە لە ڕۆژی قیامەتێدا لێت دەپرسن ئەو ماڵەت چۆن پەیدا کرد و لە چت سەرف کرد. جا پێت عیب نییە لە بەرامبەری خوای پەروەردگاردا بڵێ وەڵا لە جگەرە کێشانم سەرف کرد. خاڵی سێیەم بیرێک لەو بوونە ناخۆشەی جگەرەش بکەوە ئەی کاکی جگەرە کێش. وەختێک لای کەسێک دەیکێشی یاخود لە شوێنێکی گشتی دەیکێشی کوڕە پیا و خەریکە دەخن کێ لە بەربوونی ئەو جگەرە پیسەی. ئەدی کاکی جگەرە کێش دەبێت لە ماڵەوە حاڵت چۆن بێ، کوڕە لە ماڵەوەش قسەی خۆمان بێ ماڵ و منداڵت لێت بێزانن لەبەر ئەو بوونە ناخۆشەی، کوڕە دەفڕی دەچیت داوە لەو جگەرەی وازی لێ بێنە. خاڵی چوارەم بڕیار بدە و ئیرادەت بەهێزکە و پشت بە خوای پەروەردگار ببەستە. ئەوە ڕەمەزانیش هات باشە هەر بەتەمانی وازی لێ بێنی. مەڵێ تازە فێر بووم وازم پێ لێ نایێت. کەسی وا هەبووە پێدەزانم ڕۆژی 3-4 پاکەتی کێشاوە ئێستاش وازی هێناوە هیچ کێشەشی نییە. ئەتۆش بڕیار بدە خوای پەروەردگاریش دڵنیا بە یارمەتیت دەدات.